ئەگۆرانیا کەوتا تراکە پێشکەشە بە ڕەنج سماقۆڵی و ڕەوە سماقۆڵی دووبارە تەسویری يلا پێشکەشە بە ڕەنج و ڕەوە سماقۆڵی چەندی لەم باڵە جوانە کراسووی فیسانی دەڕوا خۆی دەلەنگێنێ وەکو بەرخی حەمدانی خۆشە لەم بابەت شگری لە نێو پوش و پاوانی هەر من شێت و شەیدایمە ئەویش لە من نەڕوانی بریا و خەرا و کەباب دەشێت لە نێو مەمکانی خۆشە دەست لە ملیکەی ماشکەی سەری کوڵمانی دەتپرسێم بۆ یەک نەبین جێم بێڵی باسانی ئاراسی حاجی ئادەم بژی بە شادومانی سڵاو لە کاکە ڕەشبێ دەرناچەم لە فەرمانی بەزود لەگەڕ ڕۆزە بۆ خۆشێری مەیدانی مەرد و کوڕی پیاوانی خواده کاماڵای تۆم بێ لە هەموو شتم کاملە باوکت دەبێت تەمامم بەنداکت دەرێم پلە سەیرێکی بێلانەکە بێت تۆ ماڵی کاولە عمری 27 ساڵە دەڵی واری چلە دایمە شەڕ و هەڵایەتی بێسەبر و تەحەمولە دەمدەم لە کرێی ماچێ کرد بەردەڕاش و بەرتلە کاک ئیسماعیل ئەڵمانی لە کوردستان سومبولە لە خزمەتی ئیسماعیلم لە کوردستان سومبولە بێ بەڵا بێ شێغاری هەر دەڵی مقاولە ئاغا مامەکەیوانە چەند کەسێکی عادلە شێڕقی لە ئاراز بێ ئیشەڵڵا گەڕ و گولە ئیشەڵڵا گەڕ و گولە ئەوشە لە من قەوماوە قەوماوە با لە کەس نەقەومێنێ گەلی دۆست و برادەران بۆم گێڕم گەرمەشینێ وەرەوە کسێوەراوە چ دەکەی لە گەرمێنێ خوشکەکەت بۆ دروست دەکەم گەڕانیە و لە بۆسکێنێ بەشەمەڵ لە سەرڕادێ دڵفدڕادە وەشێنێ مخلیسی شەقاریمە بالێم بەزێنە مێنێ بۆ ئاکامی زاوایە ئەو لە گەڵب و کەخانێ خدا لە چانەستێنێ بۆ دیاری مام ڕستەبی بۆ من خۆش بێ و بمێنێ لە مەخریبیەوە دەیڵێم چ دیارنێ خۆ بخورێنێ هەرەوەی بەشت و باڵای هەڵچووە وەک شنار و لەولاوە لابەر چودمەم کە دەمرم دەڵی هەراری ساوە چەندی لەم باڵە جوانە گوارە و خەناو کەو پاوان دەڵی قاز و قوریجی لە دەوڕ و بار و واوان گەردەڵەوە بەلان جەولەر بەرنازناوێ هەنگاوان پێرێت چاوم پێکەوێت لە فەرعەکەی باداوان تەمەند درێژمێ ئەوین خان تەمەند درێژمێ ئەوین خان هەرشاد بێ کچی پیاوان چون کچی شێخ ئاریا هەردیش دەڵی بە چاوان دایمە دووعای بۆ دەکەم بە دوور بێت لە ژاوان بە دوور بێت لە ژاوان لە جانم ئان خوێ دێدەم تۆم و ئان هەتاکو مێر منداڵ بەتبەی دڵمان دەلاوان بۆ ماچەکی ئەرزانە ناقادە و گۆزە میران مەگڕۆ مامە شوپیران دوعا بۆ کەت تەگبیران مەمکی یارم گشتیان بەم ناگیرێ بە گەزان مەمکی نەرمێ گشتیان بەم ناگیرێ بە گەزان نەرمێ بەرگەکەی تێگنا هەرگەویشتە پێش ماڵمان واساکەم بۆ منی تێگنێ دوربین و نان و گۆچان مخلیسی شەقاریمە دوای نەگرێ قەدری میوان بە شادی کاگامازی ئەو شۆڵەی بوومە میوان یعنی قەندۆ میرانی خۆی من نەهلی میرانیان خۆی من نەهلی میرانیان هەسەڵ خۆزگەم بەو ڕۆژانەی سوار دەبووین لە ئاکسێتی ئێستا وەک جاران نایە شات و لایکی و کۆمێتی لەداخیە و دەرکێشم ڕۆژی سێپاکەت کێتی وەختە خۆمنتی حەکەم لە خۆم بەسمتیەنتی یان لە دەوڵەت یاخیبم منیش وەک توفتی سێنتی کەس نییە بۆ ئەوروپا بەڕێم کا بە گرێنتی تکتی تەیارە ببڕم سوار بم لە ترانزێتی
هرچو کشی غاری ما بوی دلم بتایبتی هشتصد بندد بو دلم وەک ئەکسمالی ڕەحمەتی بەشۆ هیچ نەنانوە بۆ خۆم دەدکەم خزمەتی بۆ خۆم دەدکەم خزمەتی خەڵکیش بەو ناز و فیزەی دەترسێم لەوەی بمرم دەرنەچمە لەو پاییزەی دەچما و شاخ و چێوە ئەم نژوە خو لە پیزەی لەعلەت لە بێلانە بێ بۆ نەماوە حافیزەی بەد نەزارم دەباری پێشتر وەکو موعجیزەی کەس حسابمان بۆ ناکا سفرین لە دوای فاریزەی شێخا و بەندە دەڵێم ئەگەر لێم دەی بەویزەی بۆ وڵاتی کەنەدا تەقدیم دەکەم عەریزەی جەوازەکەی دادەنێم سڵی دەگرم بۆ ڤیزەی کوردستان بەجێ دێڵم لە دازا و شانسە حیزەی بۆ مام دیار کۆییە دانیشتووە لەو ڕیزەی ئاکام بووە بەزاوە سڵاو لەو برا ئەزیزەی سڵاو لەو برا ئەزیزەی هەریارمە لە هەواریە وەختی کۆچووباریە لێوی قەیتانی ئاڵە و دلانی مرواریە دەلێ 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 دەل شەوێکی یادگاریە بە کوڵمەیەوە دەنووسێم وەک مێشی مەلاریە تهليدا دفريدا يا بابي أبهينا ماوا تهليدا دفريدا يا بابي أبهينا ماوا لكردي زرتوانا جورا فسكراوا ما أبسي يا بادي من ميلا سريا وزوتا تشاوا أو أهنقا مبارك مالا بوق مالا صاوا مالا بوق مالا صاوا هذا ما يدادا كم بسي دود كشتو ما يكب بسي بسي كاتين دوسي بشتواني شلدا بسي بشكاتي دوسي بشتواني شلدا بسي دیکەنە بە چۆپڵەوەی زار خۆن هاتون بۆ تەعزیە خۆن هاتون بۆ تەعزیە منەوەی دەردم نەرمەیە فەدڵت بە دووجەیە بە چەسانی قەندیری لە پشتی قەڵازەیە لەبەر لەو مەمکەی نەمرم ناز کە دڵای یەرمەیە هەموو کەس دۆستی خۆی گر هەر من ماوم لەو دەیە هەموو کەس دۆستی خۆی گر هەر من ماوم لەو دەیە دەیدەن بۆ شێغاوارێ ئەزی لە داکتینەیە ئەزی لە داکتینەیە تۆ زیاتر کێمەیە دەسم بر بۆ مەمکە کەیوتی لە شۆ بڤەیە ئاراسی حاجیە دەم ڕێزی تایبەتی هەیە ئەو چاوانەی ماز دەکەم لەگەڵە و کەیوانەیە دێ بەڵا بێداکار گوێگرە لەو کەلیمەیە لەگەڵم ئەو سافی دێڵێم ڕێزی تایبەتی هەیە بەندیش پیاوی خۆی دەوێت لا دوانە بێ فشەیە لا دوانە بێگەمەیە ئەناری خاڵەمانی دوانە لە قەربرادی وەک بارانە چی شۆرە خۆی بۆ دەردوم لە البادی سەیدومان لە تۆ بە کارکەت لە داوێ کەماندی هەرسێ چۆ دیوانە بوون وێنەی قادر مامەندی کانە جۆن بۆ وەردانە شەر دەکەی لە سوکەندی دن بە ماڵە بابم خراپەی تر نەمێنی ئاغای من کاگا کامە ئەو شوات بە خدمەتی بەندە شەغاری مایە بۆ دەدەڵم وەک مامەندی بۆ دەدەڵم وەک مامەندی شیرین بچیتە ڕوح و خوێنمەوە کەنامەیەک دەنێری دوو سەد جارەی خوێنمەوە بێ بەڵامێ شەرگاریڵێم و دێڵێمەوە لە خزمەت جنابت دەبقەتم بیری ناچێتەوە هەر گەعدەیەکم بۆ کرد بێ بەو شێخەی کەنەکەوە نزیکەی ملوێنێکم لەگەڵ خۆم بردۆتەوە ئەو شەوە هاتبوو دەڵێم چی دێڵم دێڵێمەوە میوانەکانی یا شێخ میوانەکانی یا شێخ میوانەکانی شێخم هەموو دەگرم پێکەوە سەرکەوتوو بم پێکەوە بەمام ڕەشید بڵێ جاجار بینێرێتەوە هەو ڕەشیدەم لە ئەو ڕەشیدەم خۆش دەوێ بەو خۆی باری سەرمەوە برا برای بکوژێ ئەو دەستە بەیانەوە ئەو دەستە بەیانەوە دوو خاڵە خەرمانم مەرماڵی نۆژە
هنار تنلق دلكي فستو تنلق دلكي هنار تنلق دلكي بدر زيلا قايمي كلمي خجل بر ممشي بدر زيلا قايمي كلمي خجل بر ممشي خوش